ئینسان کە بۆی هەستی دڵخۆشبوونی بۆ دروستبی ئەوەیە کە ببەخشی، یعنی مرۆڤ ئەگە دەوڵەمەندە ئەگە پارەی هەیە با پارە ببەخشی، پارە ببەخشە بڕواتەبی دڵخۆش دەبی. چەند جار ئێوە بینیوتانە کاتێکە 250 500 هزارێک دەدێ کەسێکی دیکە کە پێویستی پێەیە هەستێکی دڵخۆشبوون بۆ خۆت دروست دەکەی. یان زۆر جار ئەگەر پارەت نییە کاکە زانست و علم و معریفە وەرەوە ببەخشە، ئەوەش وە دەکات و هەستی دڵخۆشبوون بۆ خۆت دروست بکەیت. یا ئەگەر ئەوە شت نەبوو، ئەگەر نەتوانێت ئەو ئیمکانیەتە زانستی و بە قوتە شت نەبوو، پێغەمبەر دەبی لەسەر دەفەرمیچی دەرێ ببەخشە ئەگەر زەردەخەنەشی بوو. زەردەخەنە یەک زەردەخەنە وا دەکات کە ئەتوو هەستی دڵخۆشبوون هەم بۆ بەرامبەرەکەت و هەم بۆ خۆشت دروست بکەیت. بزانەوانە هەم پەیوەندی ڕوحانیە. جگە لەوەش وەرە سیرکە لە خاڵەکی دیکە ئەوەیە کە خۆت بەراورد نەکەی بە کەسانی دیکە. هەمیشە سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بەتی بەخشیات. چونکە هەستی خۆ بەراورد، یعنی کاتێک کە خۆت بەراورد دەکەی لەگەڵ کەسێکی دیکە وا دەکەی کە بیر لە خاڵە لاوازەکانی خۆت دەکەیەوە لە بەرامبەر کەسێکی بەهێز کە لە ڕەنگە ئەو لە مادە بەهێزبی، ڕەنگە لە کۆمەڵک شتی دیکە بەهێزبی. وەختە کە خۆت بەراورد بکرد وا لێ دەکەت کە ئەتوو هەستی خۆتبەخشی باڵێ خۆشببختی دروست نەبی لە بۆت. وا دەکە دایمەن خەم بخۆی، جیرۆ دەبی، بڵێ ژیانی فلانی بۆ وایە، ژیانی من بۆ وایە. بەراورد دەکەی خۆت بەراورد دەکەی. ئەو بەراوردیە وا لێ دەکات کە شعور بە نەقسەش بکەیت، هەست بە نەقس بکەیت. چونکە لە بیرشتان نەچی هیچ ئینسانێک لەسەر گۆی زەوی نییە ژیانی یەکەچی لە یەکەچی دیکە بچی. هەمومان ژیانمان جیاوازە. ڕەنگە تو لە شتێکدا زۆر باشبی کە ئەمن نیتم، ڕەنگە من لە شتێکدا زۆر باشم ئەتو نیتە. هەمومان بە جیاوازەکانەوە جوانین. چونکە جیاوازی دوجار وا دەکات ئەو ژیانە بەردەوام بی. ئەی خۆ ئەگەر جیاوازی نەبی هەمومان یەک بەرجگو پۆشاک لەبەرکەین و هەمومان یەک جۆر قسە بکەین و هەمومان یەک شکل و یەک ئەومان هەبە، ئینسان وای لێ دەهات کە دەبوو مەعسکەر، دەبوو ڕۆبۆت، دەبوو سەربازگا. کەواتە زۆر گرینگە ئینسان بیلۆ بکاتەوە کە خۆی بەراورد نەکاتن لەگەڵ کەسی بەرامبەر.